کەیف و سەفا و خۆشیەوە بۆ شەڕ و هەرا و ناکۆکی دیاریش نییە کێ خەتابارە و کێ لەسەر حەقا. ژینە تروشی دەڵێ دەبێت تۆ مەمنون بیت لەگەڵ من دەربکەویت. ئەو کلیپەی هەشمان بوو کەنسڵم کردە و نایەڵم بڵاو بێتەوە. ئەبێ مەمنون بی کە لەگەڵ من دەرچووی، ئەبێ مەمنون بی کە هاتی بۆ ئەمریکا. بەتەما بوون گۆرانیەک پێکەوە بڵاو بکەین بەس کەنسڵم کرد، خۆم کەنسڵم کرد. ژینە هەرچەندە ناوی نەوید زەردی نەهێناوە، بەڵام بەپی کاتی چالاکیەکە و دەرکەوتنی لە ئاهەنگەکەی ئەمریکا لەگەڵیدا ڕۆنە مەبەستی لە نەویدە. هەموو ئەمانە لای ژینە ئەتروشیەوە بڵاو کراوەتەوە. نەوید زەردیش بێدەنگە. ئێمە لە 1964 پەیوەندیمان کرد بە نەوید زەردیەوە تا لە زاری ئەویشەوە چیرۆکەکە بزانین. دوای گفتوگۆیەکی زۆر پێی باش نەبوو قسە لەسەر ئەو بابەتە بکات و بێدەنگی هەڵبژاردەوە. بیریشم نەچێ تازەترین ڤیدۆکلیپی بڵاو کردوتەوە و دەڵێ هەرگیز دڵم بۆ هیچ کەسێ ئەوەندە بە کۆڵ نەبووە. هەرگیز دڵم بۆ هیچ کەسێ ئەوەندە بە کۆڵ نەبووە. ئەمە گەرمترین ترێندی هەفتە بوو. ئینجا وەرم بزانین چی هەیە و نییە و کێ بەنیازی کلیپ و گۆرانی نوێ و کێش خۆی کردو بە ترێندی سۆشیال میدیا. بانەشیروان دوای فرکانێکی زۆر لە کوردستان بۆ بەریتانیا و لێشەوە بۆ کوردستان دوجار بە قەولی خۆی قەراری داوە یەکێک لەو بەرهەمانی ئامادی کردو بڵای بکاتەوە. دێت و دەچێ و خۆی بادەدا لای سعاتەکەی لەندەن و دەڵێ با بڵاوکردنەوەی بەرهەمە نوێیەکەم دەست پێ بکات. پۆزیشی هەیە وانە؟ شایی و هەڵپەکەی کوردی لە کوێژ لە ناو جەرگەی ئیستانبول. ئەمە تیپی هونەرە میلیەکانی دۆکن لە فێستیڤاڵی نێودەوڵەتی کولتوری و سەما و موزیکی گەلان لە تورکیا. چۆپیان گرتووە و بە جلوبەرگی کوردی و شایی دەکەن کە تێیدا 21 نەتەوەی جیاواز بەشدار بوون. و باوە لە ناو سۆشیال میدیا جارجاریەکێک دەمرێن و پرسەی بۆ دادەنێن. ئەم جاریان عەتازیزی گۆرانی بێژی ملیان مراند و لە خەویشان کرد. وەک خۆی دەڵێ ماوم و نەمردوم و جاڵتەش لێ نەداوم. شەوێکیان نووسە بووم تەلەفۆنم باوە تەلەفۆنەکەم هەڵگە برادرێکم بە قوربان و بە ساخە وتم چی بووە؟ تیۆلا لەخوا بەزایمای بۆتم بۆ چی بۆ کاکەوت کاکە تۆ مردووی تۆڵە جەڵدەی دڵ لێ یاوی. ناوەڵا برانە مردوم و جەڵدەی دڵیش لێ ناوم بەس حورمەتم. 1964 بە عەتازیزی وت کەی چاوەڕوانی بەرهەمی نوێبین و ئەخاڵە بچکۆلە بەسەر چوو. لەبەر ئەو وارەیە تۆزێ من هونەرەکەم تۆزێ ڕاگرت و حەزەکەم جا کەم و پخۆت دەرکەوت نەک زۆر بوو. دەکاتی هێزی بەخشیەوە بە نەرمین کاوانی و بە جۆش و خرۆشەوە ئامادەیە بۆ فیلم و درامای نوێ. بەڵام داخەکەم وەک خۆی باسی دەکات کاری باش و جددی نییە و نایەوێت خۆی و کارەکانی پێشوشی بە خەسار بچێت. ئێستا ئامادەم بۆ ئەوەی کە کار بکەم بەڵام چاوەڕێی کاری باشم بەداخۆ کاری باش و جددی نییە بۆیە منیش نامێ نە خۆم خەسار بکەم و نە ئیشەکانی ڕابردووشم خەسار بکەم. ژنانی بێناونیشان ناوێکی ترسناکەوانە ئەمە ناوی کورتە فیلمێکی کوردی دۆکۆمنتاری و پاڵێوراوە بۆ 4ەم فێستیڤاڵی سینەمای نێودەوڵەتی مۆسکۆ. دەربارەی چیرۆکی فیلمەکە بڵند عەلی دەرهێنەری فیلمەکە بە 1964 وت. ئەو فیلمێکە باز لە کوشتنی ژنانەکە ئەو ساڵانی پێش و ڕوبەڕووی چەندین کێشە و مەشاکیلی لەو شێوە بووین چەندین جار ئافرەتانمان بە بەهانەی شەرەفەوە ئەکوژران. ئەم فیلمە باز لەواکە ئەو کسانی کە ئەکوژران هەتا کە لەسەر شەرەفی ژەکوژران بەبێن ناونیشانن ئەنێژران. پاڵەوانەکەی فیلمی 1988 حەمید یوسف کە خاوەنی خەڵاتی باشترین ئەکتەرە لە فستیڤاڵی بە فەڕەنسا تووڕێ و گلەی لە فستیڤاڵە سینەمایەکانی کوردستان هەیە و پێی وایە بە میزاج و پەیوەندی شخصی بڕیار لە باشترینەکان دەدرێت و دەژڵێت کێوانیە بابێتە بەرامبرم. لە فستیڤال گێم لێ بووە برادر بووە لە تیمی حەکەم بۆ بڵێن گوتێ حەز لێ فیلمەکەی تۆ بکەمە یەکەم. طبعا بە میزاج ئێرە بریار دەدرێت و هەر کەسیش ئەڵێ نا وانە بۆ بێتە بەرامبەرم بە میزاجە. ئەوجا لە دەروەی وەڵات نا وانە طبعا وانە وەکو جەنابەت باست کرد. دەڵەنجیلی ئاڵتونی و قەدیمەکە هەر حەزیان بە هونەرمەندانی سەردەمی خۆیانە کەواتە مش دەبێ بۆ هەوادارانی قادر ئەسعەد نیازی بڵاوکردنەوەی گۆرانیەکی نوێی هەیە لەگەڵ کێش ڕۆژکەریم کە کاری ئاواز و موزیکی بۆ کردووە بەڵام گرفتی هەیە لەوەی یەکلا نابێتەوە و زەحمەتە. تایبەت بە 1964 وتی ئەزمموی زیاتر لە ژیانوات لێ دەکات درەنگتر بڕیار بدەیت. لەولاشەوە وەیسی محەممەد کاری تازی بەدەستەوەیە هەرچەندە دۆخی وڵات کاری تێکردووە و دەڵێ ناچارین تراک کارەکانمان بڵاو بکەینەوە. وڵا کۆمەڵێک کاری تازەم هەیە لەگەڵ کاک وەحید کرمەشانی شاڵایتر هەندێکی تەواو بوو هەندێکی وا لە ڕێگەیە تەواو بێ تازە ئەبێ بەو شێوەیە بە پێی ئەو دۆخی کە ئێستا هەیە تراک بڵاوی بکەینەوە.
وتمان ئەوەندە بە باوەش و دیمەنە ڕۆمانسیەکانی ناو سوۆسیال میدیا باوەڕ مەکەن. ئەوە حەسحەس و ڕەحمەژ و تیکتۆکەرە بەناوبانگەکەی عراقیش دوای یەکەمتر لە ساڵێک جیابوونەوە کۆتایشیان هات. ئەلیساش بە پێیپەتی خۆی کردە مۆزوع. ئەوە بەزم و ڕزمی هەفتەیەکم بە خێرایی بۆ گێڕانەوە. ئیتر بەس بێ وانە بای بای.